کوڕاپیکا چۆن توانی بەم شێوەیە لە ماوەیەکی کەمدا شارەزا بێت لە نێن و بەم شێوەیە بەهێز بێت؟ ئایا تایبەتمەندی زنجیرەکانی چین؟ جۆری نێنەکەی کوڕاپیکا جادوگەرە کە ئەمەش وا لە بەکارهێنەر دەکات بتوانێت چەکێک بۆ خۆی دروست بکات لە ڕێی ئۆڕاکەیەوە. توانای سەرەکی نێنی کۆڕاپیکا ئەوەیە کە دەتوانێت 5 زنجیر لە دەستی ڕاستی دروست بکات. هەر پەنجەیەک توانای تایبەتی خۆی هەیە. بەڵام کاتێک چاوەکانی کوڕاپیکا سوور دەبن دەبێتە تایبەتمەند و بەهێزترین بەکارهێنانی زنجیرەکانی چالاک دەبن. ئەم حاڵەتە بە کاتی پاشایەتی ناسراوە. لەم حاڵەتەدا دەتوانێت شارەزا بێت لە هەر 6 جۆرەکەی نێندا بە ڕێژەی 100%. زنجیری پیرۆز زنجیرەکە کۆتاییەکەی خاچێکە و بۆ چارەسەرکردن بەکاردێت. سوود لە توانەکانی کۆکەرەوە بەهێزکردن وەردەگرێت بۆ ئەوەی بە خێرایی برینەکان ساڕێژ بکات و هێزی زۆر زیاتر دەبێت کاتێک چاوەکانی سوور دەبن و دەتوانێت توانەکانی کۆکەرەوە بەکاربێنێت بە ڕێژەی 100%. بەڵام لە کاتی یاساییدا 160. زنجیری دزی پەنجەی شایەتمان سەری دەرزیەکی هەیە کە دەتوانێت توانای نێنی دوژمنەکەی نێڵێت و ئۆڕایەکەی هەڵدەمژێت و بە زۆر دەیخاتە حاڵەتی زێدسوو. دژمن لەم سادەدا ناتوانێت نێن بەکاربێنێت. دوای دزینی تواناکە کوڕاپیکا دەتوانێت لایەنێکی تری زنجیرەکە بەکاربێنێت کە پێی دەوترێت دۆلفینی دز. کاتێک چاوەکانی سوور دەبنەوە و لە کاتی پاشایەتیدا ئەم بوونەوەرە لە بەردەمیدا دەردەکەوێت و شیکاری هاتسووی دزراو دەکات و زانیاری لەسەر ناوی تواناکە و میکانیزم و مەرجەکانی دەدات. کوڕاپیکا تەنها یەک جار دەتوانێت ئەو توانایە بەکاربێنێت و دوایەوەی توانایەکەی بەکارهێنا تواناکە دەگەڕێتەوە بۆ خاوەنەکەی و دۆلفینی دز کاتێک کارە دەبێت کە کوڕاپیکا چاوەکانی سوور بن و دەبێت کوڕاپیکا زۆری نێنی دوژمنەکە و لانی کەم یەکێک لە تواناکانی بزانێت. زنجیری زیندانی پەنجەی ناوەڕاست زنجیرێکی بەهێزی بەندکردنە کە تەنیا دەتوانێت لەسەر ئەندامانی گروپی جاڵجاڵۆکەکان بەکار بهێنرێت. ئامانجەکەی دەستگیر دەکات و بە زۆر دەیخاتە حاڵەتی زێدسووەوە بەمەش بە تەواوی بێبەرگری دەمێنێتەوە و ناتوانێت نێن بەکار بێنێت. ئەگەر کوڕاپیکا بزنجیرە لەسەر کەسێکی تر بەکار بێنێت کە ئەندامی گروپی جاڵجاڵۆکە نەبێت دەمرێت. ئەمەش مەرجێکە کە کوڕاپیکا خۆی دایناوە لە هەمان کاتدا هێزی زنجیرەکە زۆر زیاتر دەکات. زنجیری دۆزینەوە کۆتاییەکەی بازنەیەکی بچووکە بۆ چەندین کاری جۆراوجۆر بەکاردێت. لەوانە دیاریکردن، پێشبینیکردن و بەرگریکردن و دەتوانێت ئامرازێکی شوێن دۆزەرەوە بێت یان بۆ پشکنینی درۆ بەکار بێت و ئەگەر چاوەکانی سوور بن و تایبەتمەند بێت دەتوانێت لە ڕێی ڤیدیۆشەوە درۆ ئاشکرا بکات. زنجیری دادگەری پەنجەی بچووک ئەم زنجیرە تەنیا کاتێک دەتوانێت بەکاربهێنرێت کە چاوەکانی سوور بن واتە دەبێت لە کاتی پاشایەتیدا بێت. شمشێرەکە بەکاردەهێنرێت بۆ کوونکردنی سینگی دوژمنەکە و پێچانی بە دەوری دڵیدا. دواتر کوڕاپیکا دەتوانێت دوو مەرزدا بنێت کە دوژمنەکە دەبێت پەیڕەویان بکات. بەڵام ئەگەر پێشێلی بکات زنجیرەکە لە دڵی دوژمنەکە دەدات و دەست بەجێ دەیکوژێت. وەگەوەی دژی ئوڤۆ و پاکۆندا بەکاری هێنا. خاڵە لاوازەکان و مەرجەکان. یەکەم کامکردنەوەی تەمەن. هەر چرکێکە کوڕاپیکا کاتی پاشایەتی بەکاردەهێنێت یەک کاتژمێر لە تەمەنی لەدەست دەدات. ئەمە ژوای لێ دەکات توانایەکی زۆر مەترسیدار بێت گەر بۆ ماوەیەکی زۆر بەکاری بهێنێت. دووەم ماندووبوونی جەستەی و دەرونی. بەکارهێنانی زۆری کاتی پاشایەتی دەتوانێت فشارێکی زۆر بخاتە سەر مێشک و جەستەی کوڕاپیکا بە تایەکی زۆرەوە بێهێزی دەکات وەک دوای شەڕەکەی دژی ئۆڤۆ کە بینیمان. سێەم پەیمانی زنجیری زیندانی. گرنگترین سنووردارکردن پەیمانەکەیەتی سەبارەت بە زنجیری زیندانی. ئەگەر لەسەر کەسێکی جگە لە ئەندامی جاڵجاڵۆکەکان بەکاری بێنێت ئەوە زنجیرەکە کوڕاپیکا دەکوژێت.